دوو برا هەبوون لەسەر دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانەیەکیان هەمیشە دائەنش لە خزمەتی پێغەمبەر فێری فەرموودە و دین و شەرعی خوا بوو. ئەوی تریان هەمیشە ئەڕۆیە دەشت و بەیانیان کەسابەتێ کرد بۆ ماڵەوە. ئەوەیان کە کەسابەتێ کرد بۆ ماڵەوە جارێکیان هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرمووی یا رسول الله ئەم برایم کە هەمیشە دائەنشێ لە لای تۆ ڕۆژێک لە ڕۆژان نەمبینیە بڕاتە دەشت و کەسابەتێ بکە دوو قران بۆ ماڵەوە کۆ بکاتەوە وەکو ئەوەی کە گلەیی لێ بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی فەرموو لعلك ترزق به گلەیی مەکە منەت مەکە ڕەنگە خوای گەورە ڕزقی تۆ بە بەهۆی ئەم برایەت. لەم فەرمودە زۆر شت فێرەوین. فەرمودەی هاوشێوەی ئەمە شەیە فەرمێ ئینەما تورزەقون وتنصرون بضعفائکم پەروەردگار ڕزقتاندا بەرەکەت بخاتە عومرتان بخاتە سامانتان بەهۆی زەعیفەکانتان. توش ئەم فەرمودە سوودی لێ وەرگرە ئەگەر لە ماڵەوە خوشکێ لەلاتە نەفەقەتێکێشی هەتیمێ لە ماڵتە ئەگە بێت و کەسێکی نەخۆش بە کەوتەیە لە ماڵەوە پێویستی بە تۆیە ڕەنگە واجبش نەبێ لەسەر تۆ بەڵام گرتتە ئەستۆی خۆت نەفەقەتێکێشی منداڵت خێزانت دایکت باوکت هەموو ئەمانە خۆشەویستانە خوای پەروەردگار بەسەند ئەجر و پاداش و بۆ ئەنووسێ بۆیە ئاگادار بە توێش لعلك ترزق به